زانکۆی گەشەپێدانی مرۆیی کار لەسەر دۆزینەوە بەرەو پێشبردننی سکیلی خوێندکارانەکە. لەو ڕوانگەیەوە دەرفەتمان پێدرا بۆ بەشداریکردن لە بەرنامەی بلندد ئەیمۆبیلیتی 19 کە لە چوارچێوەی بەرنامەی سازی ئیراسمۆس پلەس ئیتحادی ئەوروپیایە. بۆ ماوەی 4 مانگ توانیمان بەشدار بین بە شێوازی ئۆنلاین و لە هەفتەی کۆتاییدا لە وڵاتی پورتوگال لە شاری پۆرتۆ لە زانکۆی ئایسێپ لەگەڵ کۆمەڵە خوێندکاری ئیتحادی ئەوروپی توانیمان پرێزنتەیشنی کۆتایی پێشکەش بکەین کە پێک هاتبوو لە خستنەڕووی ئەو بزنس پلانەی کە بە ئێمە ڕاست پێدرا بوو دروستی بکەین و ئامادەی بکەین بۆ بەرهەمەنوێیەکە یەکێک لە شەریکەکانی بەشدار بوو لەو زانکۆیە و لە کۆتاییدا شەهادە و بڕواننامەی سەرکەوتنی زانکۆ و سەرکەوتنی خۆمانمان پێدرا و دەرەجەیەکی زۆر باشمان بەدەستێنا. لە ڕەهەندی خوێندنی باڵای ماستەر و دکتۆراوە خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆرترین چانسیان هەیە بۆ بەشداریکردن بە پێی ئەزمموی چەند ساڵی خوێندن و منیش لە ڕێگەی ئەزمموی چەند ساڵی خوێندنم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی توانیمە وەربگیرێم و بەشدار بم لە خوێندنی ماستەر لە زانکۆی سلێمانی. هەروەها لە ڕوانگەی بازاری کارەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کۆی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ئامادەکردنی خوێندکار بۆ بازاری کار لە ڕێگەی پێشکەشکردنی زۆرترین کۆرسی زانستی لە چوارچێوەی خوێندنی زانکۆ و هەروەها بەشداری پێکردنی خوێندکار لە گەشتی زانستی بۆ شوێنە پێویستەکان.